بەهۆی کەمتەرخەمی پزیشکەوە گیانی لەدەستدا. ژاڵە فاروق جەواد ئەو ژنە تەمەن 34 ساڵە بوو کە دووگیان بوو بە منداڵی سێمی و کاتی لەدایکبوونی منداڵەکەی بوو. ژاڵە دوای ئەوەی لەلایەن پزیشکەکەیەوە کاتی بینینی بۆ دادەندرێ کە کاتژمێر حوتی بەیانی 18 ئایار بوو بە ئومێدی هێنانە ژیانی ڕوحێکی نوێ بەرەو نەخۆشخانەیەکی ئەهلی دەڕوا. بەڵام لە کاتژمێر حوتی بەیانی تا کاتژمێر 11 پێشنیوەڕۆ لە چاوەڕوانی پزیشکەکەیدا دەبێت، بەڵام پزیشکەکەی هەر ناگاتە نەخۆشخانە. ژاڵە لەو چاوەڕوانیە زۆرەدا بەهۆی ئازار و ژانی دووگیانیەکەیەوە دووچاری خوێنبەربوون دەبێت. لەو کاتەدا کە سوکار و خێزانەکەی ژاڵە لە ناو نەخۆشخانەکە زۆر نیگەران دەبن و لە ژێر فشاری ئەوانیشدا پزیشکەکەی کاتژمێر 11 پێشنیوەڕۆ دەگاتە نەخۆشخانە. بەڵام تا کاتی گەیشتنی ئەو ژاڵە دووجار تووشی خوێنبەربوون بووە و زیاتر لە 40 بتڵ خوێنیان تێکردووە. دوای گەیشتنی پزیشکەکەی و ئەو دۆخەی ژاڵە تێی دەکەوێت دەبرێتە هۆڵی نەشتەرگەری. بەڵام بە ماوەیەکی کەم ژاڵە خۆی گیان لە دەست دەدات، بەڵام منداڵەکەی لەدایک دەبێت. کاتژمێر 2 پاشنیوەڕۆژ تەرمی ژاڵە دەدرێتەوە بە کەسوکارەکەی. بەوتەی کەسوکاری ژاڵە پزیشکەکەی لە کاتی گەیشتنی بە نەخۆشخانە پشتگوێی خستووە و هەر ئەوەش بە هۆکاری مردنی ژاڵە دەزانن. لە ئێستادا کەسوکاری ژاڵە سکاڵە یاساییان لەسەر پزیشکەکە تۆمار کردووە و داوای سزادانی دەکەن. ژاڵە لە دوای خۆی 3 منداڵی تەمەنی 1 ڕۆژ و 4 ساڵ و 5 ساڵی بەجێهێشت.